نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولان، خوێندنەوە هیوا کۆی، خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدوڵغەنی. بەرامبەر هەموو بوونەوەران ئەمین بوو، وەک چۆن پێغەمبەر عەلەیهی سەڵاتی وەسەلام لە ئەرچی پێغەمبەرایەتیەکەیدا ئەمین بوو، بەرامبەر بەو پێیامانەی لە پەروەردگاریەوە بۆی دەهات، هەر بەو جۆرەش ئەمینیەکەی هێندە لە ناخیدا ڕەگ و بنجیدا کوتابوو، سەرانسەری بوونەوەرانی گرتبووە. ئەوە تا جارێکیان کە لە ئیعتیکافدا بوو، دایشی ئیمانداران حەزرەتی سەفیە ڕەزای خوای لێبێ هات بۆ سەردانی. لە پاشکەمێک دانیشتن مۆڵەتی خواز بچێتەوە ماڵەوە. پێغەمبەری خوایش با مەبەستی بەڕێکردنی لەگەڵیدا چوە دەرەوە. هێشتا چەند تەنگاوێکیان نەنابوو کە یەک دوو سەحابی بێوەستان بەلایاندا تێپەڕین. پێغەمبەری خوایش عەلەیهی سەڵاتی وەسەلام دەست بەجێ ئەو دوو سەحابی وەستان. ئەو جار ڕوخساری خات و سەفی هەڵدایەوە و فەرمووی: بڕوانن، ئەمە سەفی خێزانمە. ئەم هەڵوێستە لە سەردەڵی ئەو دوو هاوڵە زۆر گران بوو، بۆیە یەکسەر وتیان: پەنا بەخوا. ئاخر چی بە خەیاڵیشیدا دێ گومانی خراپ بە تۆ بەرێ ئەی پێغەمبەری خوا. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم بە وێنەی گشت ڕەفتارەکانی تری دەیویست بەم هەڵوێستە شیوانەیەک بڵێتەوە، بۆیە فەرمووی: شەیتان بەنێو دەمارەکانی خوێنی ئادەمیزاددا بەردەوام دێت و دەچێت. مادام شەیتان تا ئەم ڕادەیە نزیکە لە مرۆڤەوە، ئەوە بە ئاسانیش دەتوانێت گومان و ختورە بخاتە مێشکەوە. جا ئێستا ئەگەر گریمانەیەکی لە 1000دا یەک یان لە ملیۆنێکدا یەکیش بێت بە مێشکدا، وەک ئەوەی داخۆ ئافرەتە چێ بوو کە لەگەڵ پێغەمبەری خوادا بوو، ئەوە خوا پەنامان بدا ژیانی ئەبەدی مرۆڤ لە ناو دەبات و نوری ئیمانیش لە دەرونیدا خامۆش دەکات. جا لەبەر ئەمە ئەو پێغەمبەرم مەزنە کە نمونەی بەرجەستەبووی شەفەقەتە، دەست بە جێگەیشتە فریا و ئەستۆپاچی و ئەمنیەتی خۆی پیشاندا. لە هەمان کاتیشدا ئیمانی هاوڵەکانیشی پاراست. هەروەک دەبینین پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم تا ئەو ئاستە گرنگی بە ئەمنیەت و ئەمینی دەدا. جا مەگەر بەر لە پێغەمبەرایەتیش هەر بە ئەمین نەناسرا بوو، مەگەر تەنانەت ئەوانش کە لە دواییدا بوونە دوژمنی سەرسەختی هەر بەو سیفەتەوە ناویان نەدەبێت. خەڵکی هێندە لە ئەمینی ئەو دڵنیا بوون. پێم وایە گەر بچوویتایە بۆ لای ئەبوو جەهل و پرسیاری ئەوت لێ بکرد بایە کە بە نرخترین شتەکانی بە شەرەف و ئابڕوویشەوە بەچێ دەستپێریت، لە وەڵامدا دەیگوت ئەلئەمین. بەڵێ، یەکەم کەس کە بەبیریدا دەهات محەممەدی ئەمین دەبوو. هەر بەو جۆرەش بوو، هەموو ژیانیشی بەم ڕۆحیەتە پڕ ئەمنیەتەوە بەسەر برد. ئەوەندە ئەمین بوو ئەوە تا کاتێک ئافرەتێک منداڵەکەی بانگ دەکرد: تۆ وەرە بزانە چیت دەدەمێ. یەکسەر لی دەپرسی: دەدویست چی بدەیتێ؟ ئافرەتەکەیش لە وەڵامدا دەڵێ: ئەی پێغەمبەری خوا، بەنیاز بووم هەندێک خورمای بدەمێ. لە بەرامبەر ئەمەدا سەروەرمان دەفەرموێ ئەگەر هیچ شتێکت پێ نەبووە بیدەیتێ، ئەوە درۆت لەگەڵدا دەکرد. پێغەمبەری خوا عەلەیهی ئەکمەل التەحایە درۆی بە یەکێک لە نیشانەکانی دووڕووییدا دەناو تا ئەو پەڕی سنوور خۆی لێ بە دوور دەگرت. درۆ یەکێکە لە نیشانەکانی مرۆڤی دووڕوو. دوو نیشانەکەی تریش بریتین لە بەڵێن نەبردنە سەر و خیانەتکردن لە ئەمانەت. نیفاق و دووڕوویی بە چه جۆرێک و تا چه ڕادەیەک لە پێغەمبەری خواوە دوور بوون، ناپاشی و خیانەتیش بەو ئەندازەیە دوور و پەرگیر بوون لەو زاتە. ڕۆحیەتی ئەمنیەت لە پێغەمبەری سەروەردا عەلەیهی سەڵاتی وەسەلام تەنها لە بەرامبەر مرۆڤەکاندا ڕەنجی نەدابووەوە، بەڵکو تەواوی بوونەوەران خۆیان لە هەرێمی ئەمنیەتەکەی ئەودا دەبینیەوە. ئەوە بوجارێکیان یەکێک لە هاوڵان بۆ ئەوەی ئاسپەکەی بهێنێتەوە وای پیشان دەدا کە شتێکی لەدەستدا بێت. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم بە بینینی ئەم دیمەنە زۆر ناڕەحەت بوو. بەڕادەیەک گەیشتە ئەوەی ئەو هاوڵە بانگ بکات و سەرزەنشتی بکات. بەڵێ، پێغەمبەری سەروەرمان بەو هەڵوێستەی ئەو وانەیەی فێرکردین کە ئەمین بوون با لە بەرامبەر گیان لە بەرانیشەوە بێ، خەسڵەتێکە هەرگیز نابێت دەستبەرداری بین. جارێکی تریشیان لە کاتی گەڕانەوەیان لە یەکێک لە غەزاکان یەک دوانێک لە هاوڵان بێچۆ باڵندەیەکیان لە هێلانەکەی هێنا بۆ دەرەوە و دەستیان پیادا دەهێنا. لەو کاتەشدا دایکە باڵندەکە گەڕایەوە کە بینی وا بێچۆکەی لە هێلانەکەدا نەماوە، کەوتە باڵە فڕچێ و ئۆقرەی لێبڕا. وەختێ پێغەمبەری ڕەحمەت لەم حاڵەتە ئاگادار بووەوە، یەکسەر فەرمانیدا کە بێچۆکە بگەڕێنەوە هێلانەکەی تا چیدی دایکە باڵندەکە ئازار نەچێژێت، وەک بڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام ئاماژە بەوە بکە کە ئەو ڕەفتارە ڕەفتارێک نییە شایستەی ئەو کەسانە بێ کەوان لە مەقامی نوێنەرایەتیکردنی ئەمنیەت لەسەر زەویدا.
تەریفە نورانیەکەی چواردەوریشی هێندە بە نووری درەوشاوەی ئەو منەوەر ببوون، هەر دەدوت ئەون. ئەمینی ئومەت ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح یەکێک لەوانە لە سەردەمی خەلافەتی حەزرەتی عومەر داوالی شام بوو. کاتێ هەرقەل ویستی بەخۆی و سوپاکەیەوە بێت و هەوڵی داگیرکردنی شام بدات، مەسڵمانان لە بەرکەمی ژمارەیان توانای بەرگریکردنیان نەبوو. لە بەرامبەر ئەم دۆخە نالەبارەدا ئەبوو عوبەیدە دانیشتوانی شاری کۆ کردەوە و پێی ڕاگەیاندن کە تاوەکو ئەمڕۆ جیزیەمان لێ وەرگرتوون، لە بەرامبەریشدا ئەرچی پارێزگاریکردنتانمان گرتبوو ئاستۆ، بەڵام لەم هەرومەرجە ئێستادا توانای بەرگریکردنمان نییە، بۆیە ڕەوان نییە ئەو جیزانەمان لەلا بمێنێتەوە. دوا بە دوایم قسانش چی جیزێ هەیەیان بوو هەمووی گەڕێنرایەوە بۆ خاوەنەکانی. قەشە و ڕاهیبەکان لە بەرامبەر ئەم دیمەنەدا تووشی سەرسوورمان هاتبوون، بۆیە بەجارە وروژمیان بردە کڵێساکان بۆ سەرکەوتنی مسلمانان کەوتنە نزا و پاڕانەوە. ئەوجا بە حەسرەتەوە سوپای مسلمانانیان بەڕێ کرد بە هیوای ئەوەی کە جارێکی تر بگەڕێنەوە. دەیانوت پشت بەخوا دووبارە دەگەڕێنەوە و لەستەمی هەرقەل ڕزگارمان دەکەن. ئەبوو عوبەیدە ڕەبانیەک بوو، ئەمنیەتی لێدەباری و سیفەتی ئەمانەتی کردبووە کاڵای باڵای خۆی، تا ئەو ڕادەیەی کە تەنانەت جێی خۆی لە دڵی گەورەکانیشدا کردبووە. جا ئەگەر ئەمڕۆ ڕۆژ ئاوا گوێمان بۆ نەگرێت و بایەغ نەدا بە بانگەوازی ئەوانەی سەرگەرمی بانگەوازن، ئەوە بە دڵنیاییەوە ئەم کەم و کورتیە بۆ ئێمە دەگەڕێتەوە. گومانیش لەوەدا نییە کە گەورەترین ناتەواوی ئێمە هەر لەم خاڵەدایە، بە هاتنی ئەو ڕۆژەش کە تیایدا سەر لە نوێ خۆمان بەم ئاکارە پۆشتە دەکەینەوە، دەبینە نمونەی ئەو نەتەوەیەی کە مرۆڤایەتی بەبێ و دڵی متمانە و دڵنیایی خۆی پێدەسپێرێت. بەمەش گەورەترین هەنگاومان ناوە بەڕووی بەدەستێنانەوەی پایەی شایستەی خۆمان لە نێو هاوچێشە جیهانیەکاندا. دەکرێت لە ئەزموونی دەسەڵاتداری و حکومڕانی خەلافەتی عوسمانیشدا کاریگەری هەمان فەزای ئەمنیەت بەدی بکەین. ئەوە تا لە کاتی جەنگدا هەر کات بەرووبوومێک یان میوەیەکیان لێ بکردایەتەوە لە درەختی ئەو باخ و بێستانانەی کە پیایدا تێدەپەڕین، یەکسەر پارەکەیشیان پێدا هەڵدەواسی. ئیدی ئەو مرۆڤە نەجیب و ڕەسەنانە کە بووبوونە نمونەی بەرجەستەبووی ئەمنیەت، بەر لەوەی وڵاتان بە شمشێر فەتح بکەن، سەرەتا بەم ڕۆحیەتە پڕ ئەمنیەت و ڕەفتارە مەردانانەیان دڵەکانیان فەتح دەکرد. گەرنا نەدەیانتوانی لە بەرامبەر ئەو زیهنیەتە ترسناکەی خاچپەرستاندا بچنە ئەوروپاوە، نەدرێژەش بەبوونی خۆیان بدەن لەو ناوچانەدا. هەمان ئەو هەڵوێستەی ئەبوو عوبەیدە لە شامدا نواندی، بۆ ماوەی 4 سەدەی ڕەبەق لە هەموو ناوچەکانی بەلقان و ناوەی ئەوروپادا بە زیندوی ڕاژیرە. هەر لەبەر ئەم هۆیەیە کە لە سەردەمی هەڵکشانە مەزنەکەدا بە کەمترین قوربانی تاوەکو دەواازەکانی ڤێن نافەتح کرا. هەر بەوەشەوە نەوەستا، بەڵکو لەو شوێنانەی کە بۆی ڕۆیشت بوون بە درێژایی چەندین سەدە ئەمنیەت و ئارامیان تێدا بەرقەرار کرد. پێم وایە ئەو خوێنەی کە لە تورکیای نیوەی سەدەی ڕابردوودا بە مەبەستی بەرقەرارکردنی ئاسایش و ئارامی ڕژاوە، بە درێژایی 5 سەدە و لە نێوان ئەو هەموونەتەوە و ڕەگەزە جیاوازانەدا نەڕژاوە. بەڵێ توێژینەوە و ئامارەکان جەخت لەسەر ئەو ڕاستیە دەکەنەوە کە تێگڕای قوربانیانی سەرجەم ئەو پێکدادانانەی کە لە ماوەی 600 ساڵی حکومڕانی خەلافەتی عوسمانی داهاتوونەتەکایەوە ناگەنە ژمارەی ئەو کەسانەی کە لە نیوەی دووەمی سەدەی ڕابردوو لە تورکیادا بوونەتە سوتەمەنی توندوتیژی و پشێویەکان، کەواتە بانگەشەی ئەوەی کە فەتحەکانی ئەو سەردەمە دەرەنجامی بەکارهێنانی زەبر و هێز بوون، بانگەشەیەکی بێبنەما و دوور لە ڕاستیە. ئەمە وێڕای ئەوەی کە ئەگەر هۆکارەکانی گواستنەوەی ئەو ڕۆژگارە لە بەرچاو بگیرێت، دەردەکەوێت کە بەڕێوەبرنی دەوڵەتێکی لەو جۆرە کە لە جوگرافیایەکی فراواندا فەرمانڕەوا بووە شتێک نییە کە تەنها بە خۆسەپاندن و هێزی سەربازی دەستەبەر بوو بێ. بەڵێ ئەگەر دڵ و دەروونەکانیان فەتح نەکردایە، چۆن دەیانتوانی ئەو هەموو خەڵکە کە لە چەندین نەتەوە و نەژادی جیاواز پێکاتبوون بۆ ماوەیەکی درێژخایەن و بەبێ سەر هەڵدانی گرفتێک کە شایانی باز بێ لە ژێر سایی دەوڵەتێکدا بەڕێوە ببن. هەر بۆیە ئەو بەرپرسیارەتەی دەکەوێتە ئەستۆی گیانفیدایانی خۆشەویستی لە ڕۆژگاری ئەم ڕۆماندا پەیڕەوکردنی هەمان شێواز و ڕێوشوێنە.